سڵاوتان لەبێت بینەرانی ئەوەرە 24 لە هەر شوێنێک بن ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان. ئەمڕۆژ با کۆمەڵێک بەرگە و بابەتی ترەوە لەگەڵتان دەبین. بە درێژایی مانگی ڕەمەزان لەلایەن خێرخوازانەوە خواردن بۆ بەشە ناوخۆیەک دابین دەکرێت و 2000 قوتابی لەسەر یەک سفرە بەیەکەوە بەربانگ دەکەنەوە. لە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان بە بۆنەی ڕەمەزانەوە خواست دەچێتە سەر کولێرە شەکرە. بەشە ناوخۆی شەوکەت شێخ یەزدین یەکێکە لە بەشە ناوخۆیە گەورەکانی شاری هەولێر. لەم بەشە ناوخۆیەدا بە درێژای مانگی ڕەمەزان لەلایەن چەند لایەنێک و خێرخوازی کوردستان خواردنی بەربانگ بۆ قوتابیانی ئەم بەشە ناوخۆیە ئامادە دەکرێت. زیاتر لە 2000 قوتابی لەسەر سفرەی بەربانگ بە درێژاییەکی زۆر کۆ دەبنەوە و پێکەوە بەربانگ دەکەنەوە. ئەوڕۆکە 350 کیلۆ برنج لێنراوە، 300 کیلۆ گۆشت نەرمک لێنراوە، چەند ڕۆژە مەرەگەمان فاسۆلیا بووە. ئەو ڕۆکە کردمانە نۆکاو نان هەموو ناین لەگەرە بۆ 3000 نان کراوە. هەموو ڕۆژێش لە ڕۆژی یەکەمی ڕەمەزانەوە تقریبان ئاتا و امتحاناتە بی ئەو ڕۆژە ئەم ڕۆژێ شلەیە، برنجە، گۆشتە، نانە، ئاوە، خورما. وەکو ئێمە زۆر سوودمان بووینە لەو خواردنایی کە دروستیان کردووە لەلا باری ئێمە ئاسان کردووە لەبەر خوێندنی ڕۆژانە و زۆر سوپاسی هەموو لایەکیش دەکەین ئەوانەی کە بەشداریان کردووە چ ڕێکخراوێکی حەزبی بی چ حکومی بی. نێمە سوپاسیانەکەن ئەوانی کە ئێمەیان لە بیرەوە قوتابی بەڕاستی ئاسانکاری بۆ قوتابی لێرە لەم ڕەمەزانەیە تۆ ئەگەر برسیت بێت و ڕۆژوو بیت و خەریکی خواردن ئامادەکردن بی زەحمەتە بۆ قوتابی بەڕاستی لە بکاتەیە. بۆیە ئەمە بەڕاستی کارێکە جێگەی دەستخۆشیە. لە ڕۆژهەڵاتی کوردستان جۆرە کولێرەیەکێ پێی دەڵێن کولێرە شەکرە. ئەم کولێرە شەکرەیە لە مانگی ڕەمەزان بازاڕی باش گەرم دەبێت و هەروە خەڵکان هەم بۆ کاتی پاشێ و هەم بۆ کاتی بەربانگیش حەزیان لەم کولێرەیە. هەروەک خۆشیان دەڵێن هەر لە کۆنەوە لە مانگی ڕەمەزاندا ئەم کولێرە شەکرەیە دەخۆن. ستافی ئێوەرە 24 خێزانێکی شاری مەهاباتی بەسەر کردوتەوە کە کولێرە شەکرە دەکەن و هەروە ئەم کولێرە شەکرەیە لە بازاڕیش خواستێکی زۆری لەسەرە. کولێرە یەکێک لەو خواردەمەنیانەیە کە لە مانگی ڕەمەزاندا داوایەکی زۆری لەسەرە. بەشێکی زۆر لەو کولێرانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەمدێن لە ناو ماڵەکان و بە شێوازی سونەتی و لە تەندوردا ساز دەکرێن. ژمارەیەک بنەماڵەی دەستکورد لە جێی ئەوەی بەهۆی بێکاریەوە کوردستان بەجێ بێڵن و لە ناوچەکانی دیکەی ئێران بەدوای کاردا بگەڕێن بڕیاریان داوە لەم ڕێگایەوە بژیوی ژیانیان دابین بکەن. ئەمە تقریبان ئەوە 2 ساڵە دەستمان بۆ کارێ کردووە دەپێدا لە عەجەمستان کارم دەکرد. تواش وای لە هەندێکمە و پیشنهادی پێدام کردی وەرە دەچینەوە لە کوردستانی وەرە پێکەوە تەندورێکی دادنێن ئەو کارێ دەکەین. ئەمنی مەمنوون دایکم دەبم کە ئەو کاری بۆمە دیتۆتەوە. ئەم بنەماڵەیە ڕۆژانە دەکات ژمێر خەریکی ئەم پیشەیەن خۆیان دەڵێن هەموو شتەکانیان سروشتیە و هیچ جۆرە دەرمانێک بەکار ناهێنن.
ئەوان جگە لە کولێرە ناسکە کولێرە چەورە و کولێرەی پەنجەکێش و چەند جۆری دیکە کولێرە کەلانش بۆ کڕیارەکانیان دروست دەکەن. کەلانەکان بە گوێرەی حەزی کڕیارەکانیان بە تەرەپیاز یان سیری تەر دروست دەکرێن. بانان کولێرەشیدان دەکەین، ئێوارانیش کەلانە و پەنجەکێشی دەکەین، خەڵک کەڵکی لێوە دەگری دەیباتەوە. هیوا کەلانەی بۆ پێوە دەدەین بە پیوازان، ئیوا سیری دێنی سیر و کوڕادە و بان پێوە دەدەین. کەلا پەنجەکێشیش ئەوە هەویرەکەی دەشێن و شرکێنەی تێدەکەین و وا دەیکەینە پەنجەکێش و بۆ دوکانەی بەستەبەندی دەکەین و بۆ حالەمێ کولێرەشی ناپێوە دەدەین. جیا لەو کەلانە و کولێرانی ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە و لە شوێنی سازکردنەکەی دەکردرێن بەشێکیشیان دەدرێن بە دوکان و سوپێرمارکێتەکان. ژمارەیە کەسیش لەم مانگەدا لە قەراغ شقامەکان خەریکی فرۆشتنی کولێرە دەبن. لە مانگی پیرۆزی ڕەمەزانێدا زۆر جار دەبینی لەباری شیرنی یا لەباری ئەو شەکرەی کە لە بەدەندا هەیە لەباری چەوری ئەو شتانە دادەبەزن. بۆیە لە ڕەمەزانێ زۆر شت هەن کە لە غەیری ڕەمەزاندا دروست ناکرێن یا ناخورێن، وەکو کولێرە، وەکو پلیچە، وەکو زولوگیا و بامیە یا فڕنی و یا مەشکەفی. جیا لەو کولێرانەی لە ناو ماڵەکان و لە تەندوردا ساز دەکرێن چەند جۆرێک کولێرە و نانی تایبەتیش هەن کە لە نانەوەخانەکان و بە فڕنی ماشێنی یا لە ناو کارگەکانی شیرنی سازیدا بەرهەمدێن. هەموو ئەم کولێرە جیاوازانش لە مانگی ڕەمەزاندا کڕیاری خۆیان هەیە. نووسەر و ڕۆژنامەنووس عومەر فەرهادی باسی سەردەمی مناڵی خۆی دەکات. وهروە ئەومان بۆ دەگەڕێتەوە کاتێک ئەو مناڵ بۆ پارەی ڕۆژانی خۆی کۆ کردوتەوە تاکو بتوانێت کتێب و ڕۆژنامە بکڕێت. عومەر فەرهادی ڕۆژنامەنووسێکی دیار و کۆنی شاری هەولێرە. ئەو نزکەی 6 ساڵە کاری ڕۆژنامەنووسی دەکات. ئێستا تەمەنم 80 ساڵ مسلمانجێکە با بڵێن هەر چاوم کردوتەوە لە ناو کتێب چاوم کردوتەوە، لە ناو قەڵەم و دەفتەر و کتێب و ئەوانە کتێبی ئاینی بووە، کتێبی مێژووی بوو، هەرچی بووە. لە تەمەنێکی زوو چوومە قوتابخانە لە قوتابخانەی حکومی لە گەڕەشی تێراوە. ئەو ساڵی 1946 خوێندنی 47 چوومە قوتابخانەی ئیبن مستەوفی، دووبار لەگەڵ کتێب و لەگەڵ قەڵەم و کاغەز گەورە بووینەوە. ئەمە وای کرد ئێمە دۆستایەتی قەڵەم و کاغزمان هەبی. هەر لە تەمەنێکی زووەوە ئێمە ئەو خولیایەمان هەبوو. بۆ نمونە من مەسەلا بۆ نمونە باز بکەم بە تەمەنێکی زۆر زوو لە پۆلی دووی خوێندنی ناوەندی بووم، ڕۆژنامەکە بوو لە بەغدا دەردەچوو، ئەلبیلاد بوو ناوی بە عەرەبی، دووشەمان لە بەغدا دەردەچوو، ڕۆژی سێشەم دەگەیشتە هەولێر، ڕۆژی دوایی ڕۆژانە بە 20 فرس بوو. ڕۆژانەی خۆم ئەوە نەبوو لە مەکتەب لە قوتابخانە ئەو 20 فرسەم لە حانوتەکە خەرجن دەکرد، هیچم نەدەکڕی لەگەڵ ئەو برادرانم. ئەو ڕۆژنامەیان پێ دەکری لەبەر ئەوەی وشەی یەکترگەڕی پێ دەڵێن بە کوردی ئەلکەلیمات المتقاطعە، ئەوەی تێدا هەبوو. لەو ساتەوە من هیوایەتمە تا ئێستاشی لەگەڵ دابی. ئێستا لەو تەمەنە ڕۆژنامە هەیە دەیکڕم لەبەرەوەی ئەو بابەتێ تێدایە بە زمانی عەرەبی و بە زمانی کوردیش. لە تەمەنێک کە هاتینە ناو ژیانی وەزیفە بەر لەوەی کە ببم بە فەرمانبەریش لە دوای شۆڕشی 14 تەمووز ماوەی 3-4 مانگێک بووم بە پەیامنێری ڕۆژنامەی ئەلبیلاد لاپەڕەیەکی هەبوو، لاپەڕەی قوتابیان سەفحەت الطەلەبە، هەواڵی یەکێتی قوتابیانی گشتی عێراقی سەر بە حیزبی شیوعی کە خۆم ئەندامی ئەو ڕێکخراوە بووم کە قوتابی بووم، ئەوانم بۆ دەناردن، دوای وازم لەوە هێنا. لێرە لە باغی کە بۆ باغی شارە ساڵێک لە من بەتەمانترە لە ساڵی 1937 دروست کراوە، من لەبیرمە هەر ناوی باغی شار بوو لە کۆنیش. ئێستا سنتەری خانە نشینانە کارێکی باشە کە حکوومەت هێنێ و پارێزگار بۆ ئەوانە کردیان، شوێنێکی باشە بۆ ئەوم بەتەمانە و هەموو خانە نشینانە لێرە دانیشتین. جاریشان گوتم کاکە چلەیە هاوین کە دنیا زۆر گەرمە تەماشا بکە ئاوا سەر واتێ دەگەی زستانە بەفرباریەوە، وتیان چۆن هەمووی سەری سپیە. Kwaspima nay piriya
کەس نەیکابەدەم و باسیێ ئەوەی ژیر بێ. لە ساڵی 2000 کە یەکەم جار لە رادیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا سەرۆشی بەشەکە بەڕێز کاکە هۆمەری دزایی بوو کە یەکەم کورد بوو بێتە سەرۆشی بەشە کوردیەکە دوای ئەمریکەکان تەمان لە ساڵی 1992 بەشی کوردی دەنجی ئەمریکا دامەزرا لە 25 نیسان دەستی بە پەخش کرد چارێکە سعاتێک بوو دوای کە یەکەم سەرۆک کورد ئەو بوو ویستی پەیامنێر دابنێت لە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان بەر لە ڕووخانی ڕژێمی سەدام بووەوە لە سلێمانی و لە دووەک و لە هەولێر منی لە هەولێر دانا 15 ساڵ و 6 مانگ پەیامنێری ئەو بەشە بوو لەو ماوەیە دەکاتە 186 مانگ بە مانگ بێت 2544 راپۆرتم ناردۆ بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا زۆر بە بێلایەنیش کارمان دەکرد هەر خۆیان ئەویان لێمان داوا دەکرد. زۆر نەخۆشی درێژخایەن هەن کە هەر لە تەمەنێکی بچووکەوە توشمان دەبن و نیشانە و ماکەکانی لەسەر لاشەمان دەردەکەون. نەخۆشی شەکرەش یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە کاتی دووگیانیدا هەم دایک و هەم کۆرپەلە بەدەستیەوە دەناڵێنن. ئەگەر بێت و خانمێک دووگیان بێت و نەخۆشی شەکرەی هەبێت ئەوە پێویستی بە پشکنین و چاودێری پزیشک هەیە بە شێوەیەکی بەردەوام هەم بۆ خۆی و هەم بۆ کۆرپەلەکی. نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە کاتی کە ڕێژەی شەکر لە خوێنی منداڵ هەردەستیتن لە کاتی برسیبوون لە 126 زیاتر بیتن و لە کاتی نانخواردن لە 150 زیاتر بیتن. ئەمە بە نەخۆشی شەکرە دادەنرێتن. نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە نەخۆشیێکی تۆزێک زەحمەتە لە منداڵ کۆنتڕۆلکردنیشی زۆر زەحمەتە چون منداڵ ناتوانانی هەموو کات پێی بڵێ ئەو خوارد نەمەخۆ ئەمە شیرناتیە نابی بیخۆی ئەمە ڕاضەیە نابی بیکەی کۆنتڕۆلکردنی نەخۆشی شەکرە لە منداڵ تۆزێک زەحمەت دادەنرێتن. بە ڕۆژیبوون لە منداڵان ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە تۆزێک زەحمەتات چونکی منداڵ کە نەخۆشی شەکری هەیە پێویستی بە چار ژەمی خواردن هەیە پێویستی بە ئەنسۆلین لێدان هەیە. ئەنسۆلین لێدانەکە کاتی خۆی هەیە دەبی ئەو منداڵە ئەنسۆلین وەربگریتن دەبی ژەمی خواردنی دیارکراو بیتن فە لە کاتی بە ڕۆژیبوونی منداران زۆر زەحمەتە بتوانانی لێ بگەڕی مندارێکی نەخۆشی شەکرەی هەبیتن بە ڕۆژوو بیتن. هەر خانمێک دوو گیان بیتن شەکری هەبیتن دەبێت زۆر ئاگداری شەکری خۆی بی ڕێژەی شەکری هەستانی لە ئافرەتی دووگیان تووشی منداڵەکەی تووشی زۆر نەخۆشی دەکاتن یەک لە نەخۆشیە گەورەکان کە منداڵ توش دەبیتن داکە کە دووگیان بیتن دڵکوونی منداڵانە دڵکوونی منداڵان نەخۆشیێکی زۆر زەحمەتە و زۆریش پەیوەندی بە نەخۆشی شەکری دووگیان هەیە بە دووگیانەکان دەبی زۆر هۆشدار بن لە کاتی شەکر هەستانیان و دەبی ئاگداری خۆیان بن و عیلاجی مەزبوط وەربگرن و هەموو دەمی ڕێژەی شەکریان کۆنتڕۆل بیتن ئاو لە سکیان زۆر دەبیتن احتیمالە منداڵەکە تووشی خنکان دەبیتن تووشی دڵکوونی دەبیتن تووشی غودەی دەبی کاتی کە غودەی دەرەقی ئیژ ناکاتن فەلوێ دووگیان دەبی زۆر ئاگداری ڕێژەی شەکری خۆی بیتن و کۆنتڕۆلی بکاتن. ئەو منداڵانەی بەڕۆژی دەبن و شەکرەیان هەیە دەبی لە کاتی پاشووی خۆی ڕێکی وەربگریتن ئینسۆلین وەربگریتن کەسبینی هەستا لە خەو دەبی ڕێژەی شەکری خۆی لە خوێن تاقی بکاتەوە بزانانی ڕێژەی شەکری چەندە نەکو شەکری لە خوێن بێتە خوارێ لە کاتی ئیفتارکردن هەر ئەوها پاشی ئیفتارکردن بە 2 سعاتی دەبی دیسان ڕێژەی شەکری خۆی تاقی بکاتەوە بزانانی هەستایە یاخود هەڵنەستایە دەبی ئاگداری شیرناتی خواردن بیتن جەمە هەموو دەزانین کە مانجی ڕەمەزان لەگەر ئیفتارکردن شیرناتی دەخورێتن پاشان شیرناتی زۆر دەخورێت دەبی زۆر ئاگدار بیتن. ئافرەتێک لە سلێمانی چەندین ساڵە بە بەکارهێنانی کەرەسە کەلتوریەکانی ناوچەکە کارێکی جیاواز و سەرنجڕاکێش دەکات. ئەو کەلوپەلە کۆنەکان کۆ دەکاتەوە دووبارە کاریان لەسەر دەکات. بە شێوەیە کا بەردە بە نرخ و کۆنەکان بە شێوازێکی تازە دەهۆنێتەوە. و تێکەڵی ڕەنگەکانی دەکات و بەمەش پارچەی زۆر جوان و سەرنجڕاکێش لەم بەردانە دەهێنێتەوە بەرهەم. ناوم مەخشەیە لە دایکبووی سلێمانی
سەرەتای ژیانم لە شاری سلێمانی بووە کاتێک کە لە ناوەندی بووم زۆر خولیای وێنە کێشانم هەبوو بەڵام بەداخەوە نەمتوانی لەو بوارە خۆم ببینەوە دواتر حەز و خولیایەکی زۆرم هەبووە بۆ خوێندنەوە و کاتێکیش بەشی مێژوم هەڵبژات لەسەر خواستی خۆم بوو واتە حەزم بەو بەشە کرد هەر ئەو بەشەوای لێ کردوم کە زۆر ئاشنا بم بە لایەنی کەلتوری چ کەلتوری کوردی بێ چ کەلتوری گەلان بێ هەموو ئەمانەوای لێ کردم کە حەزێکی تایبەتیم لا دروست بێ بۆ ئەکسسوارات و کۆکردنەوەی بەرد و ئەو جۆرە بەردە دەگمەنانی کە لە کۆنا بەکار هاتووە و ئێستاش هەر بە هەمان شێوە بەکارێت هەریەک لەم بەردانە تایبەتمەندیەکی هەیە و هەریەکەیان پێکهاتەیەکی هەیە و ئەم پێکهاتەیە وای کردووە کە هەریەکان ناوێکی هەبێ بۆ نمونە ئەمەی بەدەستمەوەیە ئەمە عەقیقە هەندێکی تر لای خۆمان جۆرە ناوێکی هەیە بەردمان هەیە مادەی ئەندامیە بە مروری زەمن لە ژێر خاکە بۆتە ئەم جۆرە بەردەی کە ئێستا ئێمە ئەیبینی و لە هەموو دنیاشە ئەم جۆرە بەردانە نرخیان زۆر گرانە حەزم لە دەستبەنە ئەمە وای لێ کردم کە بگەڕم بە دوای شێوازەکانیە ئەو جۆرانی کە هەیەەوە بەکارهێنرێ گەڕانەکەشم هەمووی لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بووە هەر لە ڕێگەی ئەنتەرنێتەوە ئەم شێوازەم دۆزیەوە کە پێی ئەوترێ چنینی مەکرەمە چنینی مەکرەمە جۆرێک چنینە کە لە دنیای زۆر باوە دەگمەنە یان خەڵکی ئێمە کەمتر پێی ئاشنایە بەڵام چ لە شەرق چ لە غەرب خەڵک زۆر پێی ئاشنایە و ئەکسسواراتی زۆر جۆرا و جۆری پێ ئەکرێ سەرەتای فێربوونی من بۆ چنینی مەکرەمە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 بۆ 2012 هەر لەگەڵ مەکرەمەیە ئەتوانی موروو بەکاربێنی ئەنی بە ئارەزوی خۆت بە پێی سەلیقەی خۆت چۆن بتەوێت توانی ئەو مورووە تێکەڵکەی جا تێکەڵ بە نەخشەکە یا دیزاینەکەی ئەەکەی یا دواتر وەکو تاواکاریەک ئەیکەی بە تاواکاریەک بۆ منەوەکو ئەم کارەکە دروست کراوە بە موروو بەبەرد دواتر تاواکاری بۆ کراوە بە چنینی مەکرەمە لە ناو مێژووی شارستانیەتیشە ئەو شتانەی کە تایبەتە بە کەلتور و تایبەتە بە نەتەوەکان زۆر جێگەی سەرنجی من بووە کەلتوری ئێمەش بێبەری نییە لە هەموو ئەو شتانە منەمەوێ بەڕاستی ئەو کەلتورە زیندوو بکەمەوە و ئەو کەلتورە وا لێ بکەم کە نەفەوتێت و بتوانم ئەگەر تەنها لە کوردستانی شابێت بە جیلی تازە ئاشنای بکەمەوە و خەڵک ئاش بکەینەوە لەگەڵ کەلتوری خۆمانە ئیتر ئەو وەرگرە یان ئەو خەڵکە چەند وەری ئەگرێ ئەمان بۆ من شتێکی ترە لە مانگی ڕەمەزان زۆربەی ئەو خێزانانەی بەڕۆژوون دەیانەوێت بۆ کاتی بەربانگ خوانێکی جوان و سەرنجڕاکێش ئامادە بکەن. بێگومانیش ئامادەکردن و ڕازاندنەوەی خواردن کارێکی ئاسانیە و پێویستی با لێزانینێکی باش هەیە. لە شاری هەولێر قەسابێک چەندین جۆر خواردنی خێرا و نوێ دروست دەکات لە گۆشت بەبێ دووبارە بوونەوە. خۆشەویستان خواردنەکی پراتیکمان لۆتان دروست کرد لە قیمەی خواردنەکی سەریع لۆ ڕەمەزانی لۆ بەربانجی ئەوە لە قیمەی دروستمان کرد قیمەکەمان دووجار لەمە چی نەداوە بەهاراتمان تێکردێ هێلکەمان تێکردە دوایە جوان لە ناو نایلۆنی ڕێزی دەکەی ئەو هەش دەیبڕێ
بەهاراتەکە مەسەن کاریە کیمیۆنە خەی درشتە بیبەری ڕەشە بیبەری سۆری شیرنما هەیە بیبەری تیژمان هەیە پول بیبەرکە پێی دەرێن دەتانی ئیزافە بکەیت ئەوانە ئەڕۆمەچی خۆشی دەداتێ بەس نقطەشی دیتان پێ بڵێم کە لە ناو نایلۆنیت ئەو هامان لێ کرد چ لە مالێت چ لێرە بکڕن چ لە جێشی دیلۆ خۆتان حازریکەن دەدەقەک لە ناو سەلاجەی بمینێ لە ناو منجەمیدەی حتا خۆی بگری بڕینەکەی ئاسانتر بی ئێستا لە مانگەچی مبارەکی ڕەمەزان عادەتەن دەبێت سفرەکانمان شتێکی جوان بیتن قەدەری بکەن ئەمەش ئەوی لە دەستمان بێت شتی جوانتان لەو حازر دەکەین ئێستا ئەوە ئۆسۆ بۆ خۆمان دروست کرد چەند نەوعەتی دیشمان دروست کرد لەگەلی ئەمە لەگە میهنەی خۆمان تەکنەلۆژیمان لەگە تێکەڵ کردیە فەنمان لەگە تێکەڵ کردیە هەموو شتێکمان دروست کردیانی یعنی بە گۆشتی دەتانین ڕسمی هەموو شتێکی بکەم لە بۆسنا تەمەنی مزگەوتێک دەگەڕێتەوە بۆ سەدەی 15ەم. ئەم مزگەوتە بە شێوەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێش لەسەر بەرزاییەک دروست کراوە. دوای ئەوەی لە جەنگی بۆسنا ئەم مزگەوتە ڕووخا جارێکی تر نۆژان کراوەتەوە. Li serkeviya vî kendalê yek ji mizgeftên herîkevin li Bosna hatiye avakirin. Mizgefta Kuslat di sedaya pazdemîn de hate avakirin û tenê bi piyan mirov dikare bigihêye de. Lê sirûşta li vir hêjaya mirov geşta li ser piyan bike. Ew jî ji ber dîmenên kesk û her du çemên yadar û dirîniya tsa. Tevî goziyaneka mezin di şer de geha vê mizgeftê lê ew dubare hate avakirin. Têbîra min dema xelk berdewam dihatin vir melayekî taybet li vir hebû. Zarok jî dihatin fêrkirin. Dema şer ev mizgeft wêran bû lê dubare hate avakirin. Nûnerê revenda musilmanan li Bosna behsa dîroka mizgefta Kuslat dike. Dema Osmanî di sedaya çardemîn de Bosna dagîr kiribûn, wan ev mizgefta avakir. Di sala 1992 de rûxa, lê li ser destê gundiyan hate çêkirin. Xelkê nêzik vê mizgeftê dijîn dilê wan xweş bû dema carek din minare dîtin. Hestekê ewlehiyê bi wan re çêbû. Ji ber ku ew simboleke musilmanên vê derê ye. Hejmara musilmanan li Bosna geleke û digehe 61 li ser sedî ji tevahiya rûniştvanan. Di sedaya pazdemîn de kete jêr kontrola Osmaniyan de. Lê di sedaya nozdemîn de ji bin destê wan derket. Îva Umer, Kurdistan 24. هیوان وایە خوانەکانتان پڕ بن لا خێر و بەرەکەت هەر شاد.